ساڵی ڕابردوو بەنسبەت ئێمە ساڵێکی قورس بوو بەنسبەت پرۆسەی خوێندن بەڵام دەمەوێت لێرەوە زۆر سپاسی هەموو مامۆستایان بکەم کە سەرەڕای بارودۆخی دارایی و قورسی ژیانیان نیانهێش دەرگا قوتابخانەکاندا بخرێت لە نەتیجا ئەگەر لە شوێنێکیش ماوەک بایکۆت بی بەڵام لە نەتیجا تعویز قەرەبوویان کردەوە و پرۆسەی خوێندن ڕانەوەستا و سەرکەوتوو بوو بۆ ئەم ساڵی خوێندنیش تەبعی ئاستەنگەکان زۆرن و نەبی بڵێن نییە بەڵام ئامادەکاریەکانی ئێمەش زۆرن. دابینکردنی پەرتووکەکان من دڵنیام بۆ دویدە کە داوام دەست پێ دەکاتەوە من ناڵم 100% بەڵام زۆربەی زۆری پەرتووکەکان دابین دەکرێت. بەنسبەت چاکردنی ڕەحلە و ئەو پێویستیانە 2 مانگە دەستمان پێکردووە هەوڵ دەدەین لە خلالی چەند مانگەشی تر هەموو ئەو ڕەحلانەی خراپ و تێکچوونە چاچیان بکەینەوە لە هەمان کاتدا ژمارەیەکی زۆریش لەو قوتابخانانەی کە پێداویستی زەروری نۆژەنکردنەوەیان هەیە بۆیان دابین دەکەین. دەمێنێتەوە ئەوەی پەیوەندی بە موچەی مامۆستایانیان پارەی هەندان هەیە ئێمە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەسەر خەتین بۆی وعدیان لێ بگرین کە ئەو دوو ئەوە ماوە پاشەکەی هاندانی مامۆستایان وەربگرینەوە هەوڵی جدی دەدەین و لە هەمان کاتیشدا ئەو سیستەمە ئەگەر گۆڕانی بەسەردانادی پاشەکەوتی موچە ئەو هاندانە بەردەوامی بۆ ساڵی نوێ خوێندن.